بە دوواداچوون بۆ کارەکانی وەکو ئەبینن ماوەی 2 مانگێکە ئێمە خەریکی بە دوواداچوونین بۆ ئەم کارە و بەغداد ئیشی باشی تیا کردووە و لە سەروبەندی کۆتایین لەم چەند ڕۆژی داهاتووە لە ڕۆژانێکی نزیکە ئەم بینایە بە دیزاینێکی نوێ بە سیستمی پاسپۆرتی ئەلکترۆنی ئەکرێتەوە بە ڕووی هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجەیە و ئەو ڕۆژەی کەوا هاوڵاتەکە دێ دەست بەکارە بێ هەمان ڕۆژ ناڕاتەوە هەمان ڕۆژ پاسپۆرتەکەی وەرەگرێتەوە بە سیستەمی پاسپۆرتی ئەلکترۆنی و ئەم سیستەمێکی نوێی عراقیە کە لەگە شەریکێکی فەڕەنسی ڕێککەوتون و بڕیارە لە سەرانسەری جیهان ئەو وڵاتانەی کەوا پاسپۆرتی ئەلکترۆنیشی نییە ئەویش لە ساڵانی نزیکە پاسپۆرتی ئەلکترۆنی بەکاربێنێت. ئەم دیزاینە نوێیە و ئەم پاسپۆرتە نوێیە گۆڕانکاریی زۆر نەوعیە لە پاسپۆرتی عێراقیە بە هیوای ئەوەی کەوا دانیشتوانی شاری هەڵەبجەی شەهید شاری هەڵەبجەی خۆشەویست سوودمەند بن لێی و بە هەمومان بتوانین بە باشترین شێوە بە خێراترین شێوە خزمەتیان کەین بۆ ئەوەی سوود لە پاسپۆرتی نوێ ببینین. پاسپۆرتێکی زۆر بەهۆی کێشەی پاسپۆرت لە عێراقدا کەڵەکە بوو لەسەر ئێمە معاملاتێکی زۆرمان وەرگرتە بوو نزیکەی 12829 معاملە کەڵەکە بوو دوایی توانێرە بەهۆی نزیکبوونەوەی سیستەمی نوێ پاسپۆرتێکی زۆر بێنین چاپکردنیەکی زۆر بەخێرایی بە شەو ڕۆژ کارمەندەکەمان هێناوە توانیمان هەمووی چاپکەین. لە ماوەیەکی کەمیش ئێمە هەوڵدەین ئەو پاسپۆرتانە بێن و بە هاوڵاتیان بۆی هاوڵاتیان بە ژمارەیەکی زۆر سەردانمانەکەن لە سیستەمە کۆنەکەدا ئەمانەوێ بیوەسێنین و دەستکەین بە سیستەمی نوێ ئەمە ژوای کردو هاوڵاتی جیهان کە بڕین پێدانەوەمان 100 کەس هات ئێستا ڕۆژانە 500 کەس هەیە ئەو لۆدەکەی دروست کردووە